یەکێکی تر لەو قەبیلانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیان گەیشت و قسەی لەگەڵاکردن قەبیلەی بەنی حەنیفە بوو. بەنی حەنیفە هەم قەبیلەیەکی زۆرن ئەوانیش، بەڵام زیاتر لە بیابانە ئەژێن، نیشتەجێی بیابانەکانن، کەمیان خەڵکی شارن. ئەم قەبیلەیە نەک هەر بە نەبوونە موسڵمان، بەڵکو بە شێوەیەکی زۆر ناشرین وەڵامی پێغەمبەری خوایان داوە صلی الله عليه وسلم. حتا لە پاش ئەوەش کە ئیسلام دەسڵات پێیاکە ئەوان هەر بە ئاسانی نابنە موسڵمان. دوای ئەو کابران نەکبەتیان تیا دروستە بێت کە مسەیلەمەی کەذابە ئیدعای پێغەمبەرایەتی ئەکات و ئەبێتە کۆسپێک لە پاش وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەنگێکی گەورە لەگەڵ ئەسحابەیە بەرپا ئەکات و نزیکەی 700 سەحابەی قورئان خوێن شەهید دەبێت. یایە ئەم کابرایە زۆر نەکبەتە بێ. جا هۆکاری ئەم ڕەدە ناشرینە، ئەم وەڵامە ناشرینەی عشیرەتی بەنی حەنیفە بۆ دووشت ئەگەڕێتەوە مێژونووسان ئەڵێن. یەکەمیان بۆ ئەوە ئەگەڕێتەوە لە ناو عەرەبە دوو تیرەی سەرەکی هەیە کە لە نەوەی عەدنان ڕەچەڵەکیان لە نەوەی عەدنانەوە دێ. تیرەیەکیان پێ ئەوترێ مضەڕ، تیرەیەکیان پێ ئەوترێ ڕەبیعە. ڕەبیعە بەنی حەنیفە لە ئەوانە و مضەڕیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و قوڕەیش لەو تیرەیە. جا ئەوان منافەسە و وەکو بربەرەکانیەکی زۆر لە نێوانیانە هەبووە، ئەوە سەبەبیەک یان هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی ئەوان وەڵام نەدەنەوە. حتا کابرایەکیان یەکێک لەوانە تەلحەی نەمەیریە ئەڵێ مسەیلەمە کاتێ مسەیلەمە ئیدعای پێغەمبەرایەتی ناکە لە زەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەڵێ ئەشهەد ئەنەکە کەذاب، شایەتی ئەدەم مسەیلەمە تۆ درۆزنی، و ئەنە محەممەدەن صادق، محەممەدیش ڕاستگۆیە، ولكن كذاب الربيع أحب إلي من صادق مضر. بەڵام درۆزنەکەی ڕەبیعە لە لای من خۆشەویسترە لە ڕاستگۆکەی مضر. تو سەی نەکبەتی عەشرەتایەتیکە، سەی دەمارگیری کوێرانەکە. ئەڵێ وەڵڵاه تۆ درۆزنی، محەممەدیش ڕاستگۆیە، بەڵام درۆزنەکەی خۆمانم لا خۆشترە تا ڕاستگۆکەی مضر. ئەمە هۆکارێکی تریش بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەم عشیرەتە زیاتر لە بیابانە نیشتەجێ بوون. زۆربەی جار خەڵکی بیابان ڕقن، وشکن، خەڵکی دەشت ڕقن، حتى تەماشاکە کاتێ بانگ دەکەن و شێوەیەکی زۆر وشک بانگ دەکەن و ژیانیان زیاتر لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ ئەوانەیە، بۆیە بە ئاسانی نایەنە سەر ڕێگا. دەمارگیری عەشرەتایەتی جاری وایە نایە لێ حەق گوێت لە حەق بێ. دەمارگیری حزبایەتی، ئیستا حزب عەشرەت خەریکە نامێنێ، ئیستا تەعەسوبی حزبایەتی جاری وا هەیە. تو هاي لحزبك هاي لعشرتك نايا ليت جوت لحق به. وتا بني حنيفة جوان لبيغمري خوانا عقرت صلى الله عليه وسلم خو أشيان زاني بيغمر حق وقسكاني شي حق نايا ليت مصلحتي دنيا بارو بول زور شد بلو بايا أمانة. وإخوة تعالى فرمي الأعراب أشد كفرا ونفاقا وأجدر أن لا يعلموا حدود ما أنزل الله. دائما جيان لشارع ثقافة روشنبيري زياتر عقل إنسان كاتوا، زياتر عقل إنسان كاتوا، زياتر واي بيكا تقبلي حق بكا. خلقي شار زورتر تقبلي حق كان، هتا شاركة جورتر بي، هتا دزجاي زانستي وروشنبيري تيا زياتر بي، أو طبعا خلقي زياتر ما يلو حقتين وجو أجرن.